بسم الله الرحمن الرحيم. بداية نعزي أسرة الفقيد مام جلال ونعزي شعب كردستان. سەرخۆشی لە خانەوادەی مام جەلال دەکەین و سەرخۆشی لە خەڵکی کوردستان و عێراق دەکەین. مام جەلال یەکێک بووە لە هەرە کەسایەتیە گرنگەکانی عێراق. هەمیشە نمونەی یەکپارچەی عێراق بوو. چارەسەری سەرجەم کێشەکانی هەموو لایەنە سیاسیەکانی لەلا بوو. تێگەیشتنی بۆ هەموو بابەتەکان هەبوو. هەمیشە لە بیرۆکە نوێیەکان تێدەگەیشت و لەگەڵ هەموو لایەنەکان ڕێک دەکەوت و بۆچوونی لەگەڵ دەگۆڕینەوە. لە دوای خۆینەوەیەکی زۆر باشی پەروەردە کردووە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا. هیوادارم لە دوای ماڵئاوایی سەرۆک مام جەلالیش هەر لەسەر ڕێبازەکەی بە یەکێتی بمێنینەوە. پێشەچی پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی گەلانی عێراق و گەلی کوردستان و بە تایبەت بنەماڵەی جەنابی مام جەلالەکەم. ئێمە هەر بۆ بۆنەوە وەکو وەفایەک بۆ جەنابی مام جەلال کە ئەم حسەینیە بە هەدیە و مبارەکی ئەو ئەزانین بەڕاستی بۆیە ئێمە پێمان باش بوو ئەمڕۆ لەگەڵ هەبوونی تازیەکەشە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلانی کوردستان پێمان خۆش بوو ئێمە لەگەڵ یەکا و بەیەکەوە ئەم یادە زیند و ڕابگرین. بۆیە ئەمڕۆژ بۆ دووەم ڕۆژی پرسەی جەنابی مام جەلال پێمان باش بوو کە لەو حسەینیەکە بەدەستی مبارەکی دروستکرا بوو فاتحایەک بۆ ڕۆحی پاچی بخوێنین و چەند ئاەتێک پێشکەشکەین بە ڕۆحی پاچی جەنابی مام جەلال. من ئەوەی کە بەڕاستی لە تازیەکەی جەنابی مام جەلالە بینیم و بە تایبەت لە نەخۆشیەکەی پێشتر کە بینیم دڵنیا بووم لەوەی کە مام جەلال کەسایەتیەکە بەڕاستی ڕاگری کێشەکانی عێراق و بە هیچ شێوەیەک نەیەشت لەناو عێراقا کێشە دروست بێت هەر بە نەخۆشیەکەی یەکسەر دەرکەوت کە چەندە کاریگەری هەبوو لەناو گەلانی عێراق و هەتا لە دنیاش ئەوەی کە گرنگی پێدرا بەڕاستی بە جەنابی مام جەلال لە سەرتاسەری دنیا دلیل بوو لەسەرەوەی ئینسانێکە کەسایەتیەکە بۆ هەموو دنیاە و بە تایبەت بۆ گەلی عێراق هەمویانی بەیەکەوە کۆ کردوێتەوە بەبێ هیچ جیاوازێک و بەبێ هیچ فەرقێک لە بینی مەزهەبێک یا دینێک یا نەتەوەیەک. بەڕاستی تعزیەتباری خۆمان دەڕبڕین بەرامبەر وەفاتی سەرکردە مام جەلالی سەرکردەیەکی مەزن کە بەڕاستی خەسارەتێک بوو نە هەر بۆ کورد بۆ گەلی عێراق بە کشتی لەبەرەوە بەڕاستی ڕابەری گەلی عێراقی بە کشتی بوو ئەوەیە کە ئاشتێکی خواست بوو ڕابەرێکی سەرکردە بوو مەزن بوو بەڕاستی توانی هەموو پێکهاتەکانی عێراق لە شیعە و سونە لە تایفەگەرانە لە میلەتەکان هەموو بێکەوە بە شێوەیەکی جوان بژین بەبێ ئەوە ئاجاوە و ناڕەحەتی و شەڕ و شۆڕ بکەوێت لە بینیانە. ئەو بوو مەسەرەن هەمووی کۆ کردبوو شیعە سونە یەزیدی سابئی کورد تورکمان عەرەب هەموو بەیەکەوە بە شێوەیەکی جوان وەکو مەرجعیەتێکی ئایەتوڵا سیستانی کە وەسفیە کرد ئەوێت مام جەلال سەمام ئەمانە العێراق واتە یعنی بەڕاستی توانێتی لە هەموو ئاژاوێک لە هەموو شتێکە ڕۆڵی خۆی ببێنێ بۆ ئەوەیە پێکهاتەکان نزیک کاتەوە. کۆچی دوایی مام جەلال کۆسپێکی زۆر گەورە بوو بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ خەڵقی کوردستان. ئێمە مام جەلال سمبلی ئاشتەوایی و یەکریزی هەموو عێراق و کوردستان بوو بەداخەوە بۆ مام جەلال کێوی پێرمەگرون بوو مام جەلال قەندیل بوو مام جەلال سەفین بوو مام جەلال تا مام جەلال لە بەغداد بوو هیچ کێشەیەکمان نەبوو حتا عێراقیەکان کە ناکۆکیان هەبوو لە بینی خۆیانە مام جەلال ئاشیان نەکردەوە لە کوردستاندا کێشەمان نەبوو بەڵام دوای مام جەلال ئەم هەموو کێشەیە لە عێراق و لە کوردستان ڕوویدا. بەنای خۆی گەورە میرەبان دیارە خەسارەتێکی گەورەیە ڕووی کردوتە میلەتی کورد و بە تایبەتی کوردستان و عێراق بە لە دەستدانی بەڕێز مام جەلال. جەنابی مام جەلال هەمیشە هەوڵی پێکۆژیانێکی زۆر گەورەی داوە و بەروبوومەکەی ئێستاش بەرچاوە یەکێک لەو بەروبوومانەی کە بەڕێز مام جەلال دوای وەفاتی خۆی بەجێ هێڵاوە برایەتی بینی سونە و شیعەیەکەوە ئێستا بینین هەموو برایانی شیعە ماتەمینیان ڕاگەیاندووە کە یەکێک لەمان نمونەی ئەوەیە کە ئێستا لە حوسەینی ئیمامی حەکیم کە تعزیان بۆ بەڕێز مام جەلال دانا.